درباره آینده پیوندین هرما کردستان و امریکا رول سرکوزیر مسعود بارزانی دوی نابری دا چیه؟ دگو تو بشه که دگل برس بالیوز جون گریک یاریدر تایبت بری سرک بوش بو روبروبونا توروزم لپنسلوانیا دیگه. بله برس بالیوز سلاتانه بتوم کاتتان باش امریکا چۆن دەڕوانێتە هەرێمی کوردستان یاخود با بڵین هەرێمی کوردستان لەکوێی گرنگی و پەیوەندیەکانی ئەمریکادایە. کوردستان لە 1990ەوە بە دڵنیاییەوە ئێوەش و ئێمەش دەزانین کە مێژوویەکی دوور و درێژ و گرنگی هەیە و ئەگەڕێتەوە بۆ جەنگی جیهانی دوای جەنگی جیهانی یەکەم. هەرێمی کوردستان ناوچەیەکی سەقامگیرە، ناوچەیەکی ئازاد و دیموکراتە و هاوپەیمانێکی گرنگی ئەمریکایە بۆ یشتێک جێگای سەرسوڕمان نییە کە با بڵێن سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر لە واشنگتن دیسیە و وەزیری دەرەوە بلینکن هاتوۆتە ئەو هەرێمی کوردستان چەند جارێک و ئەمە تەنها با بڵێن چەند هەنگاوێکی گرنگترە بە ئاراستەی بەهێزکردنی هاوپەیمانەتەکەی لەگەڵ هەرێمی کوردستان و بۆ دڵنیابوونەوەی لەوەی کە هاوپەیمانەکانیان لە ناویشیاندا بەڕێز بارزانی بزانن کە سیاسەتی ئەمریکا چۆنە و چۆن ئەتوانن هاوکار بن لە قۆناغی داهاتوو بۆ بەدەهێنانی ئەو ئامانجە هاوبەشانەی کە هەیەە. زۆر باشە برس گریک وەزیرە دەرڤەیە ئەمریکا چارچوەیە هەفدیتنا خۆدا دەگەل سەرۆکوەزیر مەسعود بارزانی دا ئەف یەکە جارێکا دن تەکەس کرد و ئەمریکا پشتەوانیە حکوومەتێکا بەهێز خۆراگر لە هەرێما کوردستانی لە ناوچەیەدا دکەتن پرسیار ئەvەیە ئەمریکا دکاریتن چ بوو هەرێما کوردستانی بکەتن ji بۆ vê çendê ku her bi xuragirî û bihêzî bimînîteve. حکوومەتی و ئیدارەی ئەمریکا لە ناویشیاندا با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە ئەتوانین پێناسەی بکەین وەکو با بڵێن پەیوەندی بە ئاراستی 360 پلە و ئێمە ڕاوێژمان هەبووە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەواری ئاسایش لە بواری با بڵێن ئەو بابەتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە بەلانەوانەوە گرنگ نەک تەنها لە عێراق و هەرێمی کوردستان بۆیە حکوومەتی ئەمریکا زۆر گرنگی بە پەیوەندی و هاوبەشی خۆی داوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاراستەی هەبوونی عێراقێکی سەقامگیر و ئاسایش و هەروەها هەبوونی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی سەقامگیر و جێگیر بۆیە گرنگی هاوپەیمانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا زۆر زۆر گرنگە و ئێستاش سەرۆک وەزیران بارزانی لە واشنگتنە لەگەڵ بەڕێز بلینکن وەزیری دەرەوە کۆ بووتەوە و ئەگەر نازانم ئێوە ئەگەر سەیری ئارشیفی خۆتان بکەن لە 2019 سەرۆک بارزانی لەگەڵ سەرۆک ئۆباما و هەروەها و جێگری سەرۆک بایدن کۆبوویەوە کە ئەوە پێداچینوەیەکی زۆر باشی دۆخی ناوچەکە بوو و دواتر با بڵێن لە سەرەتایی شەڕی دژ بە با بڵێن داعش بوو بۆیە ئەم هەموو کۆبوونەوانە ئەم هەموو گرنگی پێدانە پێمان دەڵێن کە هەرێمی کوردستان چەندە گرنگە و لە شەڕی دژ بە داعش ڕۆڵێکی زۆر قارەمانانەیان گێڕا. هەرێمی کوردستان لەکلا بووەتەوە کە هاوپەیمانێکی جێگیر و متمانە پێکراوی ئێمەیە بۆ دابینکردنی سەقامگیری لە عێراق و ناوچەکەش. بەڵێ بەڕێز باڵێستا چەند گرنگە پاڵپشتیەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی سەربازیەوە بەردەوام بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. Well, the Kurdistan regions
هەرێمی کوردستان زۆر پشتیوانی کردووە لە ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا لە ناویشیاندا ئۆپەراسیۆنەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ناوچەکە بەگشتی و کورد و پێشمەرگە هاوپەیمانێکی وەفادار و متمانە پێکرا و ئازا بوون لە شەڕی دژ بە تیرۆر. من ئێستا ئەندامی ئیدارەی ئەمریکا نیم و وردەکاری تەواوی هاوکاریە سەربازیەکان بۆ هەرێمی کوردستان نازانم. مەبەستم لە بۆ هێزی پێشمەرگە و سوپای با بڵێن هەرێمی کوردستان، بەڵام دڵنیام لەوەی کەم هاوکاریە بەردەوامە بێ. باشە، بۆچی کوردستان بۆ ئەمریکا گرنگە؟ هەرێمی کوردستان وەکو نمونەیەکە لە با بڵێن حکوومەتێکی ئازاد و دموکرات و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نمونەیەکی جوانە و هاوبەش با بڵێن بەرژەوەندی و بەهای هاوبەشمان هەیە. ئەکرێ زۆر بە ئاسانی ئێمە لە ڕێگەی ئەم بەرژەوەندی و بەها هاوبەشانەوە توانین وەکو هاوپەیمانێکی زۆر نزیک و باشی ئەمریکا پێناسەی بکەین لە ناوچەکە بەگشتی. بەڵێ زۆرینەی کات باس لەوە ئاکرێت کە ئێستا هەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی پڕ لە گرژی و ئاڵۆزیاتەیە بە ڕێواڵنگارێکی زۆر لە بەردەم تەواوی ناوچەکەدا هەیە بە دەوڵەتەکان و بە هەرێمی کوردستانیشەوە کە لە نێو ئەم ناوچەیەدا ئێستا پاراستی سەقامگیری و ئاسایش هەرێمی کوردستان تا چەند گرنگە بۆ ئەوەی سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەردەوام بێت؟ بەدڵنیاییەوە من پێم وایە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بەڕێز بلینکن سەردانی ناوچەکەی کردووە، سەردانی هاوپەیمانەکانی کردووە. ئێساش دەبینی کە سەرۆک وەزیران بارزانی لە واشنگتنە، چونکە بەڕێز بلینکن دەیەوێ ڕوونی بکاتەوە کە ئەمریکا چیەکە، ئامانجی ئەمریکا چیە لە ناوچەکە و پلانی چییە و چۆن هەرێمی کوردستان دەتوانێت خۆی یەکانگیرکە لەگەڵ ئەم ئامانجانە. زۆر باشە. ئەمریکا هەرێما کوردستانê bi hevbeş û hevpeymaneka giringa xwe dizanîtin. Herêma Kurdistanê gelek caran dikevîte ber êrişan. Yani Emerîka dikarîtin Herêma Kurdistanê biparêzîtin ji destdirêjiyan ji êrişan. من بە دیاریکراوی نازانم و وردەکاری سەربازی نازانم، بەڵام دڵنیام کە ئەگەر هەرێمی کوردستان کەوتە بەرهێرش ئەمریکا ڕاوێژ دەکا و ئەوەی کە پێویست بێ دەیکا، ئەو کەلوپەلەی و چەک و چۆڵی پێویستە دابینی دەکا و بەردەوام وتومانە کە ئێمە هەرێمی کوردستانێکی سەقامگیر و جێگیر و بەهێزمان دەوێت. بۆیە ئەو دۆخی کێسا لە ناوچەکە و هەرێمی کوردستان هەیە ناوچەکە و دەوروبەر هەیە ناجێگیرە لە باڵێن لە بۆ 15 ساڵی ڕابردوو ئەم ناجێگیریانە دەستی پێکردو. بەڵام هەرێمی کوردستان هەموو کات سەرچاوەی سەقامگیری و ئاشتی و با بڵێن بەم ئاراستەیە کاری کردو لە ناوچەکەدا کە یەکانگیرە لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکە و عێراقیش دەیەوێت کە با بڵێن ئەمریکاش دەوێت کە عێراق و ناوچەکە بەگشتی سەقامگیر و ئاسایش بێ. بەڵێ باستان لە ئامانج و پلانی ئەمریکا کرد لە ناوچەکە بە بۆچوونیەوە ئامانج و پلانی ئەمریکا لە ناوچەکە چییە؟ بەتابەت لە کاتێکدا کە ئەمریکا گەورەترین قۆنسڵخانەی خۆی لە جیهانە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەکاتەوە. ئەمە هەواڵێکی زۆر خۆشە، دڵخۆشکەرە. وەک باسم کرد من ئێستا ئەندامی ئیدارەی ئەمریکا نیم، بەڵام
بەشێکیش نیم لە سیاسەتدا ڕێژەنانی ئەمریکا بەڵام پێشتر بووم بەڵام حکوومەتی ئەمریکا زۆر مەبەستێتی و هەوڵەدا بۆی کە ڕێگەیەک بدۆزێتەوە بۆی کە دۆخێکی با بڵێن گونجاو لە ناوچەکەدا بێنێتە ئاراوە و ڕۆژڵاتی ناوەڕاست سەقامگیر بێ گرژەکان کەم بێتەوە و هەوڵەدا کە هەموو ئەو لایەنانە لە یەک نزیک کاتەوە و بەڕێز بلینکن کە چەندین جار هاتووەتە ناوچەکە لە با بڵێن 7 ئۆکتۆبری ساڵی ڕابردووە بۆی کە لە یەکیان نزیک کاتەوە و جارێکی دیکە دەیڵێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان یاریکەرێکی و ئەکتەرێکی سەرەکیە لەم ناوچەیە زۆر باشە ئەمریکا هەرێما کوردستانی وەکە هەرێمەکە نەوازە لە ناوچەیە وەسف دەکەتن جڤینا خۆدا دیگەل سەرۆک وەزیر مەسعود بارزانیدا یعنی ئەمریکا چاوە هەرێما کوردستانی بکەتە نمونەیەکە زیندی یا سەقامگیری یا نەوازە یا ئەولەهی یا پێکڤێژیان لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا و ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەمی چاو لە هەرێما کوردستانی بکەن ji bo wê pêkvejiyana hey ji bo wê newazaya hey ku Emerîka bi zimanê xwe wesfê diketin. I'm sorry, the same way America is unique. مەبەستەوەیە بەڵێ بەڵێ تێگەیشتم ئەمە شتێکی تازە نییە بەڕاستی هەرێمی کوردستان دۆست و هاوپەیمانی ئەمریکا بووە ماوەیەکی دوور و درێژە مێژوویەکی دوور و درێژمان پێکەوە هەیە لە کارکردن پێکەوە لە دۆخە زۆر سەختەکاندا پێکەوە بووینێ مەشان بەشانی یەکتر بوون من لە بیرمە کە سەردانێک هەبوو کە سەرۆک وەزیران بارزانی و هەروەها با بڵێن سەرۆک تاڵەبانی سەردانی ئەمریکایان کرد لە سەرەتایی هەشتاکان ئەو کاتەی کە دۆخەکە لەو ناوچەیە زۆر زەحمەت و زۆر سەخت بوو ئەمە گرنگی هەرێمی کوردستان ئەسەلمێنێ و هاوکاری هەرێمی کوردستان و توانای هەرێمی کوردستان دەسەلمێنێ بەوەی کە بتوانێت سەقامگیری ناوچەکە بەدی بێنێ بەڵێ بەڕێز باڵیۆز باسمان لە سەقامگیری هەرێمی کوردستان کرد و باسمان لەوە کرد کە ئەمریکا پێویستە چی بکە یاتوانێت چی بکە بۆ هەرێمی کوردستان ئەی ئێمە خۆمانە بێت چی بکەین کوردە بێت چی بکات پێم وابێ کورد ئەتوانێت کاری باش بکەن و ئێستا هەنگاوی باشیان ناوە و ئاسایشی خۆیان پاراستووە سەقامگیری خۆیان پاراستووە من ئەزانم کە زۆرێک لە با بڵێن ڕێکخراوی ناحکومی هەن لە هەرێمی کوردستان هەن و لە قوتابخانە و نەخۆشخانەکان کار دەکەن و ژێرخانی با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بنیا دەنێنەوە و هەر ڕێکخراوێکی ناحکومی کە من قسەم لەگەڵ کردووە لەوێ پێیان خۆشەکە لە هەرێمی کوردستان کار بکەن خزمەت بکەن چونکە بەدڵنیاییەوە خەڵکی کوردستان و بەرپرسانی کوردستان هەماهەنگکارن و دەیانەوێ کە بگەنە ئامانجەکانیان و کارێکی باش دەکەنەوەی کە ئێستا هەیە زۆر باشە بەڕێز بالیۆز هەرێما کوردستانێ هەرێمەکە دناوە وڵاتێکیدا کوژێرا دەبێژن عێراق پشتەوانیە یان بژن پاڵپشتیە ئەمریکا ji bo هەرێما کوردستانê heta ku derê dê berdewam bîtin من پێم وان نییە کە هاوکاری ئەمریکا بۆ هەرێمی کوردستان هیچ پرسیارێک هەڵبگرێ کە بە ئاراستەی هەبوونی هەرێمێکی کوردستانی بەهێز و سەقامگیرە ئەمەش لە چوارچێوەی وەک وتم پەیوەندی و سیاسەتی 360 پلەی ئێمەیە لە ناوچەکە لەگەڵ عێراق نابێ ئەومان لەبیر بچێت کە کوردستان و کوردمان هەیە لە تورکیا لە ئێران لە سووریاش جا لە عێراق
as Iraq. وەکوتم لە عێراقیش هەمانە لەم سێ وڵاتە دیکەش هەیە بۆیە دەزانین کە دۆخیان چۆنە و دۆخیان زەحمەتە چەندینەوەیە چەندین جیلە کورد دەناڵێن ئەم دابشکاریەوە کە لە ناوچەکەدا هەیە بۆیە من نازانم لە دوورمەودا چی ڕوودا بەڕێز باڵوێز ئەگەر پرسیارە خۆ هێش ڕۆنتر بکەم ji بۆ جەنابێەوە ئەنی دە وان جivînên وەزیرە دەرvê ئەمریکا ئەنتۆنی بڵینکن دەگەل سەرۆکوەزیر مەسعود بارزانیدا ئەنی بەحسا بەهێزیە حکوومەت هەرێما کوردستانی کردیە خوراگیریە حکوومەت هەرێما کوردستانی کردیە بەحسا کاری هەفبەشە ئەمریکا و هەرێما کوردستانی هاتیەکردن مەبەستا من ئەوە یعنی پشتەوانیە ئەمریکا ji بۆ هەرێما کوردستانی دێ بەردەوام بن تا مافێ خۆ چارەنویسێ مافێ یعنی سەربەخۆییە ئێستا گەیشتیە پرسیارە زەحمەتەکە ئێمە ئەزانین کە خەڵکی کوردستان گەلی کوردستان چەندین جار ناومێت کراون بەوەی کە ڕێگەیان نەداوە بگەنە ئامانجەکەیان ئەمە کێشەیەکە کە لە بابلین سەدەی 20دا و لە سەدەی 21دا بۆیە من ئاسای سحریم پێ نییە و نازانم بڵێم کە هەرێمی کوردستان چۆن ئەگاتە و ئامانجی خۆی کە سەر بەخۆیە بۆیە ئەمە شتێکە کە هەرێمی کوردستان و گەلی کوردستان لە هەرێمی کوردستان دەبێکاری لەسەرکەن ڕێگەیەکی بۆ بدۆزنەوە بەڵام بەگشتی ئەو با بڵێن ئەو ڕۆڵەی کە لە ناوچەکەدا هەیە گێڕاویانە ئەکرێ دەرفەتێک بێتە پێشەوە بۆ داهاتوو کە کوردستان ببێتە سەربەخۆ بەڵێ بەڕێز باڕێسەر لەو چوارچێوەیە زۆر کات باز لەوەکرێ دەوترێت بەشی هەرە زۆری چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دروستبوونی دەوڵەتی کوردی و دەوڵەتی فەڵەستین چارەسەرە بێت بۆ چونیەوە لەم بارەیەوە چییە؟ ئەمەش پرسیارێکی قورسە ئەو دوانەتان پێم وابێ منتان بەگیرە ناوە ئەم شەو ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەیە بەعام هیچ پرسیارێک هەڵ ناگرێ کە ئەم کێشەیە تەنها بۆ ئەمریکا نییە بەڵکۆمە کێشەیە بۆ ئەوروپیەکان بۆ رووسیا بۆ چین تا ڕادەیەک تا ئەو ڕادەیە کە ئەم حکوومەتانە ئەم گەلانە پێکەوەتوان پێکەوە کار بکەن کوردستان ڕێزی لێگیراوە هیچ پرسیارێک هەڵناگری ئەمە هیچ گومانێک هەڵناگرێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ڕێز لێگیراوە و دەنگی هەیە لە کۆمەڵگای نێودەوڵەتی بوونی هەیە بوونی خۆی سەلماندێ بۆیە من ئەگەر نوێنەری کوردستان بوومایە من هیچ کات دوودڵ نەدەبووم لەوەی کە ئەم پرسیارە بڕوژێنم و باس لە بیرۆکەی سەربەخۆیی کوردستان بکەم زۆر بە سنگم دەردەپەڕان باسم دەکەن هیچ دوودڵی هەڵناگرێت ترس هەڵناگرێت لەوانەیە ئێستا کاتێکی زۆر باش بێ بۆی کە ئەم دۆخە ئەم دۆزە با بڵێن بڕوژێنرێ من دڵنیام کە سەرۆک وەزیران ئەمەشی ڕوژاندو لەگەڵ بەڕێز بلێن باشە کەواتە دەما وەرژاندن و بەحەزکردنا بێ پرسێ هاتیە ینی دوێ نەریدای دوێ ینی بە خواندناتە ji بۆ vêyekê heye ku di az çaverwaniya komelgeha nêvdewletî dabîtin دەزانی من باش تێگەم لە پشت پرسیارەکەتەوە چی هەیە کۆمەڵگای نێودەوڵەتی هیچ کات نەیوتووە بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان و با بڵین ڕاگەیاندنی مافی چارەنووسی کوردستان بۆیە من ناتوانم لێرەوە بیڵێم چونکە من هیچ بەرپرسیارەتێکم نییە ئێستا و ئەو کاتێکە جەنگی دوای جەنگی جیهانی یەکەم و دووەم و چەندین جار هەوڵی داوە بۆ سەربەخۆیی و ئێستاش هەوڵەدا بەڵام وەکوتم هیچ شتێک مستەحیل نییە لەم دۆخی ئێستادا ئێستا
هەموو شتێک دەکرێت ڕووبدا و ئەکرێ ڕووبدا کریشتی نوێ ڕووبدا و ئەمە پێویستیەکە. بەڵێ بەڕێز باڵیۆز هەرێمی کوردستان ئێستا لە ژێر فشارێکی زۆری حکوومەتی عێراقی و دادگای فیدراڵی عێراقدایە کە ئەویش پابەند نەبوونە بە دەستوور لەلایەن دادگای فیدراڵی وەروە حکوومەتی عێراقەوە چ بە پێدانی بەشە بودجەی هەرێمی کوردستان چ بە گەیشتنی بە ماف و شایستەکانی دیکەی خۆی. ئەمریکا توانێت لەم ڕۆوە هیچ بۆ هەرێمی کوردستان کات یاخود حکوومەتی عێراق پابەند کات بە دەستوور؟ من ئاگاداری گفتوگۆکان و وردەکاریەکانە نیم لە نێوان ئەمریکا و ئەمریکا، بەڵام بە دڵنیاییەوە دەبێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت و ئەو هەماهەنگیەی لە نێوان ئەمریکا و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بەردەوام بێ و لە نێوان ئەم دوو لایەنەدا دەبێ حکوومەتی عێراقیش ئەکتەرێکە دەبێ کار بکرێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە بینی هەرێم و بەغدا و هەندێک جار دەڵێن کە دیپلۆماسیەت هونەری مستەحیلەکانە ئەکرێ لە ڕێگەی دیپلۆماسیەوە چارەسەر بکرێت و کێشانەی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکرێت و پەیوەندیەکی باش هەبێ و متمانە دەبێت دروست بێت لە نێوان دانوستکارەکاندا مەبەستم لە هەرێم و بەغدا ئەمە کێشەکەیەکە متمانە دروست نەبووە. ئەمریکا کاریگەریەکە باش یا ئەرینی مایە لەسەر عێراقێ دکاریتن نەرینە عێراقێ بگۆڕیتن. جارێکی دیکە من ئاگاداری گفتوگۆکان نیم و نازانم چۆن قسەیان کردو، بەڵام هەموو کات دەرفەتێکەیە بۆی کە کاریگەری خۆی دابنێ و دەرفەت هەیە بۆ چالاکیە دیپلۆماسیەکان بۆی کە کێشە زەحمەتەکان بابەتە زەحمەتەکان چارەسەر بکە و بۆ ئەم دۆخی کە ئێستاش کە باسان کردووە کە چەند لایەنێک هەن کێشەیان هەیە با بڵێن حکوومەتی عێراق وەکو ئەوەی کە پێویستە کار ناکە هەڵسوکەوت ناکە و لە بەرژەوەندی عێراق کار ناکە بۆیە ئەمە کێشەیە و ئاڵۆزیە بەڕاستی. بەڵێ بەڕێز باڵیۆز جۆن کرێگ یاریدەدەری تایبەتی پێشووی سەرک بۆش بۆ ڕۆبەڕۆبوونەوەی تیرۆریزم. سوپاس. سوپاس. Thank you for giving me the opportunity to discuss this very important issue. کە بتوانین ئەم بابەتە زۆر گرنگە لێرە گفتوگۆی لەسەر بکەین. هەر بژیت هەر بژیت.